سونەکان ئەڵەن ئەزمونێکی تاڵمان هەیە لەگەڵ نووری مالیکی. بڕیارە ڕۆژی دووشەمەی داهاتوو چوارچووی هەمانگی شیعەکان کۆبێتەوە. لەو کۆبوونەوەدا ناوی کاندیدی پۆستی سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق بڵاو بکاتەوە. بە ئەگەرێکی زۆری شەو نووری مالیکی سەرۆکی هاوپەیمانیی دەوڵەتی یاسا کاندیدی چوارچووی هەمانگی شیعەکانە بۆ پۆستەکە. بەڵام لەناو چوارچووی هەمانگیدا دوو کەسایەتی دژایەتی نووری مالیکی دەکەن بۆی ببێتە کاندید، ئەوانیش عەمار حەکیم لەگەڵ قەیس حەزعەلی. ئەمان لەگەڵ ئەوەنین کە نووری مالیکی ببێتە کاندیدی چوارچووی هەمانگی شیعەکان. لەگەڵ ئەوەشدا هادی عامری سەرۆکی ڕێکخراوی بەدر ڕەزامەندی نیشانداوە بۆ ئەوەی کە نووری مالیکی ببێتە کاندیدی چوارچووی هەمانگی شیعەکان بۆ پۆستی سەرۆکی وەزیرانی داهاتووی عێراق. لە دەرەوەی چوارچووی هەمانگی و هەر لە نێو ماڵی شیعەکان موقتەدا سەدر کە یەکێکە لە ژمارە قورسەکانی پرۆسەی سیاسی عێراق دژایەتی ئەوە دەکات کە نووری مالیکی ببێتەوە سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق و هەر بەهۆی نووری مالیکیەوە بایکۆتی کۆی پرۆسەی سیاسی و تەنانەت پرۆسە هەڵبژاردنیشی کردووە. لە دەروی ماڵی شیعە سونەکانیش دژایەتی ئەوە دەکەن کە نووری مالیکی ببێتە سەرۆکی یاخود کاندیدی سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق بۆ پێی کە سونەکان ئەڵێن لە سەردەمی کابینەکانی نووری مالیکی لە 2006 بۆ 2014 ئەزمونێکی تاڵ و ڕەشیان هەیە لەگەڵ حکوومەتەکانی نووری مالیکی. نووری مالیکی بەردەوام لە ڕێی یاسای چواری تیرۆرەوە ناوچە سونەنشینەکانی وێران کردووە، خاپور کردووە، لەوانش حەویجە هەروەها دیالە ڕوومادی. یەکێکە لە بربەستە گەورەکانی بەردەم نووری مالیکی دۆخی گشتی ناوچەکەیەوە ئەگەرەکانی هێرشی سەربازیە بۆ سەر ئێران کە وترێت لە ئێسادا ئامادەکاری سەربازی دەکرێت لەلایەن ئەمریکا و بەشێک لە وڵاتانی ناوچەکە بۆی کە هێرش بکرێتە سەر ئێران. خۆگەر ئەو هێرشە بکرێتە سەر ئێران ئەوە عێراقیش بە دوور نازانرێت لەو شەڕە تێوە بگلێت. بەگوێری ئەو زانیارانی کە بڵاو کراوەتەوە هەندێک لە گروپە چەکدارەکان ئامادەییان نیشانداوە کە لە پاڵ ئێرانە لە دژی ئەمریکا و ئیسرائیل شەڕکەن. بەم شێوەیە چانسی نووری مالیکیش کەم دەبێتەوە بۆی بێتە سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق.